لە تەوەرەی دووەمی بەرنامەکەی ئەمڕۆماندا باس لە بابەتێکی دیکەی گرنگ دەکەین کە ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی دەبینەوە لەگەڵ هەم خۆمان هەم لەگەڵ تاکەکانی دەوروبەرمان. ئەویش بابەتەکە بریتێ لە گرنگیدان بەلایەنی دەرونی نەخۆش. بێگومان ئێمە یان خۆمان نەخۆشەکەوین لە ناو خێزانەکەمانە لە ناو کۆمەڵگەکەمانە یان چواردەور و خێزان و هاوڕێ و کەسە نزیکەکانمان نەخۆشەکەون. کاتێک خۆمان یان کەسەکانی دەوروبەرمان نەخۆشەکەون جا چ نەخۆشیەکە نەخۆشیێکی سووک و ئاسان و کەم خایەن بێت یان نەخۆشیێکی قورس و ترسناک و درێژخایەن بێت. بێگومان ئەم نەخۆشە جگە لەوەی لە ڕووی لە شەو تەندروستیەوە با بڵین تووشی گرفتی تەندروستی بووە بێگومان لایەنە دەرونیەکەی کەمتر نییە گەر بێت و گرنگی پێ نەدرێت و ئەوی لای خۆمانەوترێ معنەویاتی بڕوخێت زۆر خراپ. ئێمە چۆن وا بکەین گرنگی بەلایەنی دەرونی نەخۆش بدەین؟ چۆن بەچی گرنگی پێ بدەین؟ ئەو شێوازانە چین کە گرنگیان پێدرێت، چین ئەوانەی کە بە پێچەوانەوە دەبێتە هۆی ئەوەی کە نەخۆشەکە چ لە ڕووی لاشەی و تەندروستی و گرفتی بۆ دروست بێت، لە ڕووی تەندروستیشەوە لە ڕووی دەرونیشەوە گرفتی بۆ دروست بێت. ئەم بابەتە گفتوگوی چڕی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر جعفەر عومەر، پزیشکی پسپۆڕی دەرونی کە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانە. دکتۆر گیان بەخێر بێت. تەندروستی باشە الحەمدوللا. یخوا باش بیت. بابەتێکی گرنگمان هەڵبژاردووە، گرنگیدان بەلایەنی دەرونی نەخۆش. حەزەکەم لەسەر تایتڵی بەرنامەکە جارە قسێکمان بۆ بکەی دوای چنە نەوردەکاریەوە. بەناوی خۆی گەورەی میهرەبان. لە ڕاستیە بابەتێکی زۆر گرنگکە بۆ نەخۆش زۆر زەڕورەوە زۆر جار فرامۆشەکرێ بابەتی دەرونی نەخۆشەوە چۆنێتی دابینکردنی پێداویستە دەرونیەکانە بۆ کەسی کە پێڵین نەخۆش یاخود کەسە کە سکاڵە و ناڕەحەتیەکی هەیە. ئەم بابەتە پێیوەست نیە تەنها بە پزیشکەوانە، ڕاستە هەموو پزیشکێک پێویستەکە دەروونزانی دەروونناسی نەخۆش و سایکۆلۆژیای نەخۆش بە باشی بزانە بۆی بزانێت چۆن مامەڵەی لەگەڵاکە. بەشی هەرە گرنگی پەیوەندی بە خێزانەوە هەیە. چونکە بابەتێکمان هەیە لە سایکۆلۆژیای نەخۆشە پێوترێ تێگەیشتنی نەخۆشەکە بۆ نەخۆشیەکەی وە خودی خێزان چۆن لەم نەخۆشیەتی ئەگا پاشان ئێمە نەخۆشی هەندێک ئەرکمان پێدا هەندێک بەڕاستی مافیشمان پێ ئەدات. ئەمانە هەمویان پەیوەندیان هەیە بۆ ئێمە چۆن توانین مامەڵەی لەگەڵا بکەین. زۆر جار ئەگەر نەخۆشێک بەهاڵە مامەڵەی لەگەڵا بکرێ بۆ نبوونە مافەکانی زیاد لە پێویستی خۆی پێ بدرێت زیانی پێگەێنێ بە پێچەوانەشەوە. ئەگەر ئەرکی زیاد لە خۆی پێ بسپێدرێت ناوانە زیانی پێ بگەێنێ. ئەمە گە بکرێت دواتر ڕوونیکەین و بنمونە. بەڵام گرنگە خێزان کۆمەڵگا چواردەوە چکە بەستەنها بوت و پێێنی بە پزیشکۆنی خێزان چوارچۆ بچووکەکەی ناو ماڵەوەیە دواتر کۆمەلگاکەش ڕۆڵی هەیە. جاری وایە ئێمەی کۆمەلگاین کە کەسێک نەخۆشیشی هەیە گرفتێکی نازانین چۆن مامەڵەی لەگەڵاکەین. بۆ نمونە میدیا میدیا ڕۆڵی بۆ نمونە ئێمە یەکێک لەو شتانەی کە زۆر باوە لە کۆمەلگایە مەسەلەن بە نەخۆشی شێرپەنجاوترێ نەخۆشیە پیسەکە کە لە ڕاستیە وانە، یعنی بەحەقەتەن وانە. یعنی ئێستا پزیشکی پسپۆڕی شێرپەنجە بێن بۆ شەرحکە زۆرێک لە گرفتەکانیان ئێستا لە بەشێک لە نەخۆشیەکانی تر باشتر چاکە بنەوانە. دەرەنجام ڕاستە گرفتیان هەیە هەندێکیان خراپن، هەندێک نەخۆشیان هەیە لەوانە درێژخایەن بە یا تون بێ یان هەڵباتەوە یان مەترسی لەسەر ژیان دروستکە بەس بەشێکی زۆری باشە بێتەوە. وە کاتێک کە تۆڵی نەخۆشیە ترسن نەخۆشیە پیسەکە یەکسەر خۆ بە قورئان شتێکی خەڵک میدیاوە لە جار کوشندەکە میدیا جاری وا هەیەواڵە جارە ئێمەی نازای قسەکەین مەسەلەن من نەخۆشیێکی دەرونی خۆم بشوفێن بە نەخۆشیێکی کەسێکی تر کەسەکە لە ماڵ دەرونی یەشڵەژێت تێگەچێ و پێدانی شێوازی پێدانی ئەم هەواڵە بە نەخۆش وە لە بەڕاستی خاڵێکی ترەوەی کە نەخۆشی لە نەخۆشە شارینەوانێ خێزان و دکتۆر و تخواپی مەڵ ئەمە هەمووی تەسیراتی هەیە. تۆ چۆن نەتوانی بیگەێنی ئەم هەواڵە؟ ئایا مافی نییە ئەم کەسە بزانە کە چیەتی چی نییە؟ تو چۆنە بێ مافی کەسێک کە نەخۆشیشی گرتۆ دەرونیە جەستەیە هەر گرفتێکە پێ بدەیت ئەمانە هەموویشتە چوارچێوەی ئەو گرفتەوەکە ئێمە ئەو بابەتەوەکەم پێڵێن چۆن لایانی دەرونی نەخۆش هەشبار بکەین و بزانین چۆن مامەڵەی لەگەڵاکەین. زۆر باشە دێنە سەر ئەو مافوەکەی کە باست کرد. بەڵام کاتێک کەسێک نەخۆشەکەوێت تا چەند ئەم لایانی دەرونیە گرنگە بووی کە ئەم کەسە بتوانێت زاڵ بێ بەسەر نەخۆشیەکەیە یان بە پێچوانەوە تەسلیم بێ و دەردێڵە ئیتر پشتی بشکێ و ئەژنۆی بشکێ و ئەوی کە وترێ معنەویاتی بڕوخێ. تا چەند گرنگیدان چ بە دکتۆری پسپۆڕ چ بە خێزان و چواردەورەکەی بۆ نەخۆشەکە لایانی دەرونیەکە ڕۆڵ ئەبینی لەوەی کە بتوانێت زاڵ بێ و بە تەندروستانە ماوەڵە لەگەڵ نەخۆشی ئەتوانین بە شێوازشی
بڕون و ئاشکرا بڵێن بۆ هەموو نەخۆشیە جەستەی و دەرونیەکانی مرۆڤ لایانی دەرونی هۆکاری سەرەکی و سەرەتایی و یەکەمیە بۆ باشبوونەوەی کەسەکە لە نەخۆشی و لە گرفتە دەرونی نەخۆشیەکەی یعنی تەمەن هۆکاری سەرەکی و یەکەمیشە بۆچی کاتێک کە من ئەمە لە چۆ دەست پێکە لە پێدانی هەواڵەکە بە نەخۆشەکە کە گرفتەکەی چییە لە شێوازی پەیوەندی دکتۆرەکە لەگەڵ نەخۆشەکە کە چۆن پەیوەندی لەگەڵا دروستەکە ئایا ئەم پەیوەندێکی مەترسیدارانەی بۆ دروستەکە ترسە خاتە دڵیەوە یاخود ئومێدی پێدا کە دەرەنجامێکی باشی بۆ چاکە بێتەوە ئەمانە هەمویان یەکەمن یعنی تۆ لە سەرەتاوە کە لەگەڵ نەخۆشەکە مامەڵاکەی ئەم هەواڵانی پێ ئەنج خێزان باشە کە خێزانێنەوە بۆ ماڵەوانەیە کە باسی نەخۆشەکەیەکەن بە شێوازێکی باش یا خراپ یا چۆنی یا جۆری ئەو دەرمانانی کە بۆیە هێنەوە ئایا بە علاگەیەک دەرمانی بۆ هێنەوە یا دوو دەرێک حەپی بۆیە هێنەوە هەموو ئەمانە لایانی دەرونی نەخۆشەکەی بۆیە ئەمە بەشێکی پاشان خودی نەخۆشەکە خۆی گرێتەوە ئەنج نەخۆش خۆی چۆن تێگەیشتنی هەیە بۆ ئەم نەخۆشی ئەمە چەند جارکە هەندێک نەخۆشیە کە پێمان وتە تێگەیشتنەوە زۆر خەتەرێک سەر بێتە سترێسێکی زۆر بۆمان یعنی بۆ نمونە کەسێکمان هەیە ئەمە زۆر توشمانە بێن پێوتر ئەجەسمنت ناتوانێت خۆی بگونجێن دێ بۆ لای ئێمە ڕاستەخۆڵ دکتۆر من چەندێکان بە نەخۆشی شکل دەستنیشان کراوم ئیتر لە دوای ئەوان شکلەکەی ژنێ هەر خۆی شکلەکە ئاسایە بەر ڕیجێم چاکە بێ هەر بە ڕێنمایی خۆراکی باشە بێ بەس ئیتر ئەژنوشکاوە قەلقی لە ڕاوکێکی زۆری هەیە کە تۆ پێڵی نەخۆشی شکل ینی نەخۆشیێکی درێژخایانی بەردەوام کە لە داهاتووە ماکێکی زۆر خراپی هەیە لەوانە کەسێکی بینی بێ بۆی ئەو کوێر بوو بێ ئاچا یەکسەر ترسێکە چێتە دڵیوانە ناڕەحەتی ڕوتیەکە بۆیە ئەم کەسە چۆن لەم نەخۆشیە تیەگە چۆن ئەم نەگرفتە هەڵە سەنگێنێ پاشان بەداخەوەسە لە کۆمەلگەیە مەشتیتر پێ لە دنیا لە کۆمەلگەیە پێ بۆیش مەسەرەن کەسەکە کە نەخۆشیێکی هەیە دەرمانێکی بۆ نووسێ ڕاستەخۆ مۆبایلەکەی هەڵەگرێت و سێرچێکی بۆ کامە زۆر خەتەرە زۆر مەترسیدارە زۆربەی زانێرەکانی ناو گوگل ئێستا کە ئای پیا بوو زیرەکی دەستکرد و زانەری لێوەرەگیرە زۆربەی هەر زۆری زانەری دەستکرد ینی زیرەکی دەستکرد پرسیاریشی لێ بکەین لە کۆتاییان نووسێ پزیشکی پسپۆڕ توانێت وەڵامی پرسیار بە چکۆ خەتەرە ناکرێتەوە من مەسەلەن من دەرمانێک بە نەخۆشێکە نووسرە بۆ سکچوون و ڕوشانەوە ئەم نەخۆشەکەی لێدا ئەوانەی کاریگەری سلبی و لاوەکی هەیە ئەتۆقێ ئەم تێگەیشتنە چۆنی لی تیەگە ئەمە بزانێ ئەمانە تێگەیشتنانە هەمووی پەیوەندی هەیە بە ئێستای بەڕابردووی بە داهاتووی کەسەکەەوە بۆیە بەڕاستی لایانی دەروی زۆر گرنگە پێویستە کە پزیشک لە پێش هەمویانەوە پاشان خێزان اینجا نەخۆشەکە خودی خۆی زۆر گرنگی پێ بە بوونی ئومێد بە چارەسەر و بە چاکبوونەوە ئومێدی ڕاستەقینە ئەمەدی درێنەمان ناوێ ئێمە ئێستا چی نەخۆشێکی مرۆڤ هەیە چارەسەرین یعنی بێنین زۆر سەرنج بین بڕۆین لەم سەر بۆ سەربینین یەک دوو نەخۆشی زۆر کەممان هەیە مەسەن ینی چەند نەخۆش کەمڵی نیەتی چارەسەر بمانایەوەی یارمەتی بین کە باش بێتەوە یا لە کۆڵی بێتەوە نەجاتی بێ ئەم دوو جۆرەی هەمەرجینە چەمو چارەسەر کەسەکە چاک بێ بە تەواوەتی بیپەڕێنە ئێمە تاو هەیە تاوا چاکە بێتەوە ئەگەر چاکیش نەبێتەوە کام نەخۆشی زۆر خەتەرە ئەتوانین باشی بکەین مەسەڵەن زەهایمەرمان هەیە لە نەخۆشیەکانەکە یەخورێکی لەو نەخۆشیانەی چاک نابێتەوە و باشیش نابێتەوە ینی بەس چییە ئەیوەسێن خراپتر ببێ یان خاویەکەینەوە خراپ بێ نەخۆشی مەسەن نەخۆشی مناڵانمان هەیە دەرونی ئەوانە هەیە بەگشتی ها دووسێ نەخۆشیتان بۆ بژێنێ نەخۆشی جینەکان مەسەڵەن کەسێکە تووشی کۆنیشانەی داون بوو ئەڵێ نەمانە چاک تەواوە لەگەڵ یامێنە بەڵام توانین یارمەتی بین هێشتا باش ببێتەوە بۆیە بینینە ئومێدێکی ڕاستەقینە بێمەش لە چۆرە گیرێ ئەمەش لە کەسی پسپۆر وەرەگیرێ لە کەسێکەوە کە پسپۆری و بوارەیە من پسپۆری دەرون لە منی وەرگرە بۆ دەرونی لە کەسێکی تر بۆ پسپۆری دڵ و بۆرەکانی خۆ ناکرێ بی ڕێنمایی لە کەسێکی پسپۆڕێکی نەشتەرگەری وەرگنی بۆ نەخۆشیەکانی دڵت چکە ئەوش بە باشی نایزانە ئەو چۆن من ناتوانم ڕێنمایەکە پێ بم لەسەر تەندروستی من تەبیبم تۆبم خوێنەوە ئەیزانم بەڵام ناتوانم ئەو وردەکارانە بە تۆ بڵم بۆیە گرنگە بەڕاستی تێگەیشتنی نەخۆشەکەەوە ئەو بیرکردنەوەیەوە بە ئومێدەوە سەرنجدان و پابندبوون بە چارەسەرەکان خاڵی دووە بۆ یەکەم شت ئەو لایەنە دەرونی نەخۆشەکە چەند نەخۆشیاڵە کە چمانی دکتۆرەکەس بە چانشێکە باشەک بوو هەرکە دکتۆرەکە بینی باش بوو چەند نەخۆشمانە ئێماڵە من بەسەمە نەخۆشی دەرونیمان هەیە من زۆر لە میدیاوە باسییانەکەین و نەخۆشیەوە ئەڵە دکتۆرکە جۆم لەو نەخۆشیەوە تۆ باس کرد من لە سا 50 فەرقم کرد بۆ چکە ئێستا ئازان چیمە پێش نەمەزانی چیمە ئەمە دانی دەرونی نەخۆش زۆر گرنگە هەژمار بکرێ لە هەموو لایەنەکانەوە لە هەمووی و ئەو ئیراد و ئومێدی کە بە نەخۆشی ئەبەخشیتەوە بە زۆر شتی ڕاستەقینە پێویستەکە پزیشک هەموو ئەو شتانی ڕاستین تەواوم بۆ ئەو نەخۆشی ئەو بە نەخۆشەکەی بڵێ مافی نییە لێ بشانێتەوە ناتوانێت لێ بشانێتەوە بەس لە بابەتێکی گرنگ کرد لە سەرەتاوە ئەو ئەکو مافانەی کە کەونە سەر کەسی نەخۆش و چواردەورەکەی بوو نمونە ئەگەر نمونەی با بڵێنەوەی کە ئێستا زۆر بە قورسی لە ناو خەڵکا باسێکرێ نمونەی نەخۆشی شێرپەنجەوە بگرین کەسێک کە پێی ئەوترێت توشببووی هەڵگری ئەم جۆری نەخۆشی جا لە هەر کۆ ئەندامێکا بێ و لە هەر جۆرێکی بێ دەبێت سەرەتا خۆی
و چواردەورەکەی چکە مەرجنی هەموو دەقێت تۆ لی نزیکی وەکو پزیشکی پسپۆر بەڵام چواردەورەکەی خێزانەکەی مناڵەکانی خوشکوبراکانی کەسە نزیکەکانی هاوڕەکانی چه ئەرک و مافیەکان لەسەر بەرامبەر ئەم نەخۆشە ئەنجامی بدەن بەڵێ هەموو نەخۆشەکە کۆمەڵک مافی تایبەتی هەیە و ئەرکیشی بەڕاستی لەسەر شانە ئەرکەکانی زۆر وازە حڕوونە ئەرکەکەی بریتە لە پابندبوون بۆ ڕێنمایە پزیشکیانەی کە بۆی دیارێکرێت ئەو بۆ ئەو چارەسەرە پزیشکیانەی کە پێدرێت و هەوڵدان و بەدەمۆچون بۆ چاکبوونەوە بۆ باش بوون ئەمانە زۆر شتەگرێتەوە مەسەرەن خۆڵ بەدوتن هەندێک جۆری خۆراک و هەندێک چالاکی زیژانی ئەبێ واز بێنە چالاکی تر زیاد کە ئەمانە ئەرکەکانێتی کە ئەبێ ئامانچەکە ئەمێ هەوڵی باشبوونەوە بە چونکە کێشەمان هەیە لەمە جاری وایە نەخۆشەکەی خۆی جێبەجێ ناکەم پشکەکە پێڵە بە دەرمانەکە لەو کاتەیە بخۆی بۆ نەبوو ئیلتیهابات مثلا نەبێ 8 ساعت جارە دەرمانەکە حەپەک خۆیان 12 ساعت جارێ ئەو ئیمالیتی یاکەمە ئەرکەکەی جێبەجێ نەکردو بەڕاستی یان مەسەلەن بۆ نەخۆشی شێرپەنجە کە کۆساتی توند و بەڕاستی ناڕەحەتی بۆ دانرێ هەندێکیان هەمووشیانە پێویستەکە پابندە بۆ کورساتانەوە دیگریانی نەترسی ئازارەکە ناڕەحەتیەکە نەبوونی شوێنەکە ئەمە ئەرکەکانە وەکوتم جێبەجێ کاتە لەمایانە ڕۆڵی سەرەکی نەخۆشەکە خۆی نەخۆش خۆی ڕۆڵی سەرەکی لە ئەرکات من لەسەر من ئەرکم لەسەرەوەیە پزیشکم چارەسەری نەخۆشکم ئەرکەکە منە بێبیگە خۆ نەخۆشەکە نایکات بۆیە ئەمە بەشیشێتی بەشی دووەمیان مافە هەو کەسە کە نەخۆشەکە کۆمەڵک مافی هەیە مافێکە لەوانە مافەکە مافێک بێ کۆمەڵایەتی بێ پێ بدرێ لەوانە خێزانی بێ لەوانە پیشەیی بێ بۆ نمونە ئەو کەسانی کە مەسەن نمونە بنمونە شێرپەنجەکە شێرپەنجە هەندێک جۆری مەسەن ئەوانەی کە تەنها ئەوەی کە مەسەلەن پیانوترە بینایی پێوتر ینی خەبیسنی ینی پاکە زۆر کێشەینی وەکو لوێک و هەندێک شت ئەو زۆر مەسەلەن مەترسیی وایە لەوانە نەشتەرگەری پێویست بە هەفتەیەک لە ماڵەوە مۆڵەتکە پێویستەکە مۆڵەتکە لە ماڵەوە بێت ینی بێ ئەمە لە ڕووی پیشەیەوانە بێ مۆڵەتی پێ بدرێ لە لێبوردەیی بۆ دەکرێت مافێکە ئەم کەسە هەیەی لەبەری نەخۆشیی توش بووە یا مەسەر ناتوانێت بۆی کورسی عیلاجەکانیوانە بۆ ماوەی 6 مانگێک داوام کات پێویستەکە مۆڵەت ئەمانە پیشەیی مەسەرەن خێزانیمان هەیە هەندێک مافی خێزانە بێ پێیمە ئەبێ لێبوردنی بۆ دەرکە ئەم هاوسەرەکە ئەم خێزانەی ناتوانێت بە وەکو جاران خزمەتی بکە لە ڕووی پێداویستە خۆراکیەکان و خواردنمەنی پاکوتەمیزی ماڵەوە ئەبێ ئەم ئەرکەکە کەسێکتر بێنە شوەیەک شوازێکی تر خۆی بێ یا کەسێکتر بۆی پڕکاتەوە یا مەسەرەن ئەم پیاوم هاوسەرە ناتوانێت بژێوی خێزانە دابینکە کار خۆشبەختانە ئەمە کۆمەلگای ئەمە زۆر باشە یعنی مەسەرەن خزم و کەسوکار دێنن بۆ شای مادی بۆ پڕەکەنەوە ئەمە مافێکە ئێمە ئەبێ بۆی دابینکەین چونکە ئەم بەدەست خۆی ناتوانێت دابینیکە بۆیە بەڕاستی گرنگە بەڕاستی مافەکانی بۆ دابینکەین وەگوتم مافەکە جاری وایە لە خێزانە جاری لە کۆمەڵە جاری ئابووریە جاری پیشەیە دابینکردنی ئەم مافانە بۆ ئەم کەسە بەڵام بەقابلی هەیە ماف بۆ تۆ دابینەکە بێویش ئەرکەکانی خۆی جێبەجێکە یعنی بۆ نمونە ئێمە لەمەشە کەسێک کە فەقیر و هەژارە تۆ گەر ئیش نکات و لە تەمەڵی هەژار بە پێویست ناکە خێری پێ بکەیت چونکە خۆی تەمەڵی هاتی هەژارە خراپتریەکەی ئەرکەکەی خۆی جێبەجێ ناکە ئەمیش بە هەمان شێوە ئەگەر ئەرکی خۆی جێبەجێ کرد تۆش پێویستەکە هەموو مافەکانی بۆ بشەوەی کە خۆی پێویستی پێێتی دابینێکی مافی ئەوەی هەیە کە ئێمە لێبوردن دەرکەین ینی ئەمەش شتێکی خراپە بەڕاستی ئێستا لە کۆمەلگای ئێمە خەریکە بەڕاستی بڵاوە بێتەوە مەسەل لەمە زۆر جار چارەخوازێکمانەیە پێویستەکە داخلیکە لە نەخۆشخانە عیلاجی بکەین یعنی کەس نییە بێ بە دیاری و بەد لە نەخۆشخانە ئەمە مافێکە من بۆ قزمەکەی خۆم کەسەکەی خۆمی دابین بکەم یعنی ئەم مافێکە جێرە پێویستەکە لە نەخۆشخانە بمێنێتەوە هەفتەیەک چەند ڕۆژێک پێویستەکە بەیانی زوو برێ بۆ نەخۆشخانە بۆی کە چارەسەرەکانی وەربگرێ ئەمانە هەمووی مافن ئێمە ئەبێ بۆی دابین بکەین چونکە ئەم خۆی ناتوانێت ئەمە بکە ئەم ئەرکە لەسەر شانی خۆی جێبەجێ بکە مافی ئەوەی هەیە کە دەرمانەکانی پێ بدرێت هەندێک مافی حکوومەت دەبێ دابینیکە بۆ نمونە باسی شێرپەنجەت کرد کە دەرمانەکانی بەشێکیان لە نەخۆشەکانە زۆر گرانە یعنی ئەم مافی ئەمە دەسەڵات ئەمە حکوومەت ئەم مافی بۆ دابین بکە کە ئەم دەرمانە خۆشبەختانە سلێمانی باشی زۆر باشە لەو ڕۆژ و تا ڕادی بەڵام کەموکری زۆر هەیە یعنی ئەمە پێویستەکان مافانە حکوومەت بۆی دابینکە کە من دەرمانم نییە بەس باشە بەڕاستی کەسێکە پێویستی بە چارەسەر هەبێ هەموو مانگێک $1000 زۆر قورسە $200 زۆر قورسە بەڕاستی هەندێک شت حکوومەت ئەمە بە سیستەم هەیە بەس بەپی واقع هەندێک جار کەموکوڕی دروستەوە بۆی ئەمانە مافن منە بێ وەکو نەخۆشەکە بۆم دابین کرێ ئیتر بەپی ئاسی نەخۆشەکەم منم بۆ نمونە من هەڵامەت بێ هەڵامەت مافێکی وام نییە ماڵامەت مافی ئەوم هەیە مەسەلەن ئەگەر ڕۆژێک زۆر مادووم نەچمەوە بەداواکەم 2 ساعت لێبوردنم بدرێتێ مافمەوەم نییە کە من ئیش نەکەم مافیەوەم نییە کە من نەچمەوە سەر پیشەکەم مافیەوەم نییە ئەرکی خێزانی جێبەجێ نەکەم يعني ئەوە بەڵام کەسێکی ترێک نەخێر کە نەشتەرگەری بۆ کرێ مافەکانی زیاترە زۆر باشە دکتۆر ئەم مافەکە خاستن چواردەورەکە خێزان زۆر جا بۆ نەخۆشی دابینەکە ئێمە لە کۆمەڵگەیەکی عاتیفیین تا چەند ئەم مافە لەگەڵ بەزەی هاتنەوە بە چاوی بەزەی هاتنەوە نەخۆشەکەش تێبگا کە چواردەورەکەی بەزەییان پیادێتەوە لایانی دەرونیەوە ئەم بەزەی پیا هاتنەوە چ کاریگەریەکی ئەرێنی یان نەرێنیە کاتە سەر نەخۆشەکە بەگشتی بەزەی هاتنەوە بۆ خێزان تا ڕادەیەک ئەتوانرێ
کەمێکی بۆ ئەنجام بدرێت بەزی هاتەوە بۆ مانای پێڵە سیمپاسی ینی تۆ ئەکەویتە ناو واقعەکە لەگەڵ یە کە ئەمە هەڵەیە زۆرجان پێڵە نابێ مەسەڵەن بەزیت پێ بێتەوە بێ هاوسۆز بی لەگەڵ ئەم پشتە فەرقی هەیە ئەمە من هاوسۆز لەگەڵ بۆ مانای من تێ بگەم هەست بە ئازار و ژانەکانی بەرامبەر بکەم بەڵام وەکو ئەو ناکەم مەسەڵەن کەسێک کە ئازارێکی هەیە ناڕەحەتە یان خۆشیکە لە جیا کەوتوی هاوارەکە ناکرێت ئێمە بۆ دیار ئەوە دانیشی خۆر بگرین بە دیاریەوە ئەمە بە سۆزی و بەزەیەکەیە تۆ بە دیاریەوە ئەگری هیچ سوودێکی پێ ناگەین زۆر جار حاڵتی ومان هەیە مەسەڵەن هیچ سوودێکی نییە دانیشازەکە هەمان دانیشتین ئەگرین خەفەتە خۆی بیرەکەن و وشت هیچ سوودێکی نییە بەڵام کە هەستی پێکەم ئازاری هەیە ناڕەحەتی هەیە هەوڵەدەم ئەو سکاڵای کەمکەمەوە هەوڵەدەم پشتیوانی بکەم یعنی کە تۆ کەوتی تەگریان کاتەوەیشت خراپتر کرد ئەوی زیاتر خراپە بێت تۆ زیاتر بێتاقەت بوویت و خەفەتە خوار ئەو زیاتر خراپە بێت زۆر بە خێزانەکان دەڵێن ئەگەر تۆ پەکە بکەوێت و تۆ ناڕەحەتی چی خزمەتی بکەیت چ بتوانێت یارمەتی بە بۆیە بێ ئەو بمێتەوە کە هاوسۆز بوو هەست بە ئازارەکان هەست بە ناڕەحەتی کەسەکەکە و ئەتوانێت بۆ شێوەیە کە پێویستی یارمەتی بە پاڵپشتی بکە جوێی لێ بگرێت قسەی لەگەڵاکە پێدەویستەکانی بۆ دامیکە بەس بەزەی نە بەزەی لە ناویە بە کەسەکە خاتە ناو وەکو ئەوی لێدێ ئەو کاتە هەردووجان دەبن بە نەخۆش هەردووچیان دەبن بە گرفتار بەعکسەوە جارێ ئەو کەسی کە بە سۆز دەبێ بەزەی هەیە بۆ نمونە مەسەڵەن ئەمە زیاتر کە بۆ مەسەڵەن بۆ دایکێک کە مناڵەکەی نەخۆشە زۆر زیانی لێ یەکێدا بەڕاستی جارێ ناهێڵە چارەسەرەکانی بۆ بکرێت چکە ڕێک هەست بە ئازارەکە زەم چییە ئازارەکەی هێوازنە و ئازاری پێگە دەرزیەکە وازانە ئەو ناڕەحەتیەکە نابێت شتەگەرێکە بکە ئێخر ئەمە ئەم بەزەی هاتنەوە پیاە ئەو چووکە بچۆتش بۆ نەک بۆ بەڵام ئەگەر بە سۆز بێ ئەگەر ئەف هاوسۆز بێ لەگەڵیا ئەڵێ نە پێویستەکە بۆی ئەم ئازار ناڕەحەتی نەمێنێ پێویستەکەم بتوانم یارمەتی بەمبارە شەگەرەکەی باشترکە بازێت پشتیوانی کەم قسەی باشتری بکەم زیاتر لە لای بمێنمەوە لەگەڵ یان زۆر باشە لە کۆمەڵگەی ئێمەیە و تەنانەت لە ئاینی پیرۆزی ئیسلامیشا زۆر باز لەوە دەکرێت و هانمانەدا کاتێک کەسێک نەخۆشە سەردانی بکەین ئەم سەردانیکردنی نەخۆشە جاری وایە لە مەجلیسەکە بوون کەسێک من تووشی نەخۆشیە بووم دێت قساکە ینی بە شێوازی قساکە لایانی دەرونی نەخۆشەکەونی تێگەشکەنە بۆ نەڵێ فلان کەسی ژۆڵام ناسی فلان نەخۆشیە بوو فەقیرە کۆچی دوای کرد هەشە بە پێچەوانەوە ئەڵێ ئێمە دراوسەیەکمان نەبوو برادێکی خۆمە بوو ئەم نەخۆشی جەنابتیە بوو دوای مدەیەک دوای چارەسە دوای چی عیلاجەکانی وەرکرد و دوای چاک بوو و تێشی پەڕان نەخۆشەکە هەر سێری دەموچاوی نەخۆشەکە بکە یەکسەر هەستەکەی پێکەنین و زەردەخەنەیەک لەسەر دەمولەوی دیارە تا چەند ئێمە سەردانی نەخۆشەکەین قسەکانمان ئیجابی بن بۆی کە زەرەر نەگەێنین بەلایانی دەرونی دانەڕوخێنین بەڵێ دەست خۆش بێ من بە کورتی ئەماژە بە هەنێک ڕێنماییەکە بۆ سەردانی نەخۆشکارین دلانی دەرونی پارێز باش خاڵی یەکەم پێویستەکە ئێمەگە کەسێک نەخۆش بوو نزیکمان بوو ناسیمان ئەمە بێ بزانین کەسێکە ئیناسین و کەس و کارە و نزیکمانە ئیناسین باشترین شێوازە سەردانێکە چکە هەر سەردانکردنێکی نەخۆش هەست بە سوکنای و ئارامێکی دەرونیەکە هەستەکە کە چواردۆر و خێزان و کۆمەڵگاکە هەمووی پشتیوانیەکە ئەمە خاڵیەک خاڵی دوو پێویستەکە لە کاتی سەردانەکەمان کاتێکی کەممان پێ بچێکە ئەمە سونەتی دین و ئیسلامیشە مەسەلەن زۆرمان پێ نەچێت چکە لەوانە پێداویستیشی بەلەوانە پێویستکە ئەم کەسە مەسەلەن شتێکە پێداویستێکی سەراوی هەبێ نەتوانێت بچێت کەسابیکە لەوانە عیلاجێکی هەبێ دواب بکەێت بەهۆی ئەوانە لەوانە ناڕەحەتێکە بێ پاڵکەوێت نەتوانێت بەرەوان بۆی زۆر دانیشتنی سێمیان ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە قسەی ئەرێنی بۆ بکرێ ئەم کەسە مژدەی پێ بدرێ وەکۆی چۆن مەسەلەن باسی سونەتت کرد مەسەلە سونەتیشە لا بەسە تۆڕی ئینشاءالله هیچ نە ئینشاءالله چاکە بیتەوە باشە بی ئەم مژدە خۆشانە پێ بدرێ قسەی ئەرێنی بۆ بکرێ هەندێک خاڵێکی تر نابێ بە هیچ شێوازە بچن بەلای بابەتی مۆزوعی تر کە پەیوەندی نیە بەم کەسەوانە باسێکی خۆش مێژوویشی ڕابردوو باسێکی قسەیەکی کە پێکە ئەزمونێکی خۆشیان بەیەکەوە هەبووە لەک باسی سیاسەت و باسی نەبوونی و هەژاری و قورب بەسەری وامان لێ هات و چی بکەین و میل لە دوای لێ ئەم نەخۆشە خۆی بخۆی ناڕەحەتیی هەیە ئازاری هەنسەکە ئازاری هەبوو زیاتر شتەکان بەخراپە و بە ناڕەحەتی لەسەر خۆی وەرەگرێ پاشان کە چوون بۆ لای کەسەکە مژدەی پێ بدەین بتوانێت پشتیوانیشی بۆ دابیکە یعنی چەند جوانە ئێمەشتی زۆر جوانمان هەیە لە کۆمەڵگا مەسەلەن ئێمە چین بۆ لای کەسێک گوڵێکی بۆ بێن گوڵێکی سروشتی یعنی ئێمانەوەکو گوڵە سروشتیە بمێنیتەوە ئێمە چین پارچەی شیرینیە بێن ئێمە چین دیارەیەکە بێن هیچمان پێ ناکرێت جاری وایە مەسەلەن تۆ ئەچیت بۆ ماڵی ئەڵێ کاکە گەرم چارە پێویستی بە نەخۆشخانە بوو عیلاج طبیعی تێ فڵان تێ من لە خزمەتامێن ئەسەن چەند پێی خۆشە چەند ئارامە بیتۆ بۆی ئەمانە پێویستەکە هەموو جێبەجێکن و لە کاتی گونجاوە بچیت ناکرێت بە کاتێک کەسەکە زانی خەوتووە سعات دەیشەوە نابێت بچی بۆ لای نەخۆش بەڕاستی لە دەیشەوە هیچ کاتێکی گونجاو نییە یانی وەڕۆبەت بە سعاتێک و دوونی وەڕە نە لە کاتی گونجاو لە عەسرا کاتێکە کەسەکە گونجاوە لە کاتێکە کە شەو مەسەلەن کاتێکە دوای بانگی عیشای خەڵک ئەزانێ ئەم کاتانە سەردانی دێ پێش سەردانی نابێ بچیت مفاجئ خۆتی پیاکەی تۆ کوتێ سەر ماڵەکە نابێ بە قەرباڵغی زۆرە بچی نابێ مناڵ بەری لەگەڵ خۆتە تۆ چی بۆ لای نەخۆش کە مسم لە هەموو بەعام مەسەلەن تۆ برای خۆتە خزمی خۆتە مناڵەکەی خۆتە نەبێت چونکە حەزەکە برازە خوشکەزای خۆی ببینێ زۆر طبیعیە بەس تۆ بچی مەساڵ کوتێ سەری تو 4-5 مناڵ بەری
طبعا ئەمە ناڕەحەتیەکە تەداخلی پزیشکی نەکەی ئەمە بیچ و زۆر گرنگە تەداخلەکە وڵی خۆ مەش فلان کەس چوو بەڵێ فلان دکتۆر زۆر بە جام زۆر پێم دوێنێ حاڵەتێکی وان باواتی وڵا دکتۆر تیانە چوو بەڵێ فلان کەس دکتۆر لە فلان شوێنە زۆر باشە بیتەوە بە یەک مانگ چاکە بیتەوە خۆی نەخۆشەکەیەوەی کە بە چەند مانگی تا چاکە بێ هەر خۆی تۆڵا دکتۆر دوو مانگیشی خۆ خراپتر بوو نابێت تۆ بیلی تێک بێ چکە پرۆسی چارەسەکەم بەرەو کۆتایی چوو بینێمە هێنێتەوە دواوە تۆ حەقت نەبێ بەسەریەوە بەڵێ وتی پرسیایی لێکردی پزیشکێکی باشتر کەسێکی باشتر شوێنێکی باشتر چارەسەر جارێ ماچی تەداخلەکەینەوە دەرمانە هەر پێویست ناکەوە خۆی بۆی خۆی من دەڵم ئەو قسەیە لە منۆرگە هەر کەسێ نەخۆشکەوە ڕێنمایی لە پزیشکی پسپۆری خودی پسپۆرەکە نەبێ وەری نەگرێ ئێستا پسپۆری زۆر ئاسان بووە ئێمە هەم پسپۆرێکمان هەیە یعنی لە کوردستان نیمانە دەگمەنە بڵێ نیمانە تۆ مەسەڵەن چیتەوێ هەمووی هەیە چیمانە چیتەوێ هەموو شتێک هەیە معقول نێتەوە کەسێک نەخۆشیێکی جەستەیی مەسەڵەن معیدەی نەخۆشە چی بچی پرسیار لە منکی دەرونیم تۆری دەرونیم بڵێ ئەبێ و دەرمانە چی بێ من چوزانم یعنی بەڕاستی ئەمە گرنگە بۆیە نابێت ڕێنمایی بێن لە خۆ ئەویدە زۆر مهمە ئەمە جارە من لە مەجلیس سادانشم دکتۆرم تەداخل ناکەم ئەو دەرمانە نە فڵان کەس نابێ ئەوە نییە بێوانەکەی ئەبێ هەسی ڕێنمایی ئەدا بە عیلاج طبیعیە جارێ قاچە پێویست ناکە هەر جوڵی ئاوای لێ بکەی ئەمە ئەو جوڵەی بۆ نمونە بچوم بەڵێ فڵان کەس وڵا فڵان وەرزشی بێتم باشە بم تکایە ئەمانە زۆر خەتەرە ناخۆش لەوەری بگرێت نە ئێمە حەقمان هەیە ئەو بکەین بۆ نەخۆشەکان کە ڕێنمایی لە خۆمان ڕێنمایی بێن بە ڕێنمایی پزیشکی بێن و چارەسەر دیاریکەین و دەرمان بدەین و دەرمان وا لێ بکەین ئەمانە هەموو ڕێنمایی بەڕاستی گرنگە ئەمە یارمەتیدەرێکی زۆر بۆ نەخۆشەکە و ئێمە زۆر گرنگیە دێن بە سەردانی نەخۆش بەڕاستی سەردانیکردنی نەخۆش بەو شێوەیە کە باسمان کرد زۆر پشتیوانی و هاوکارەوە زۆربەی جار هەم نەخۆشە حەز بە ئاسوودەی و ئارامیەکە بشکرێ زوو سەردانی بکرێت بەس کەم سەردانی بکرێت زۆر باشە دکتۆر تا چەند خودی نەخۆش تاوان ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامما بابەتێکمان لێ پێوترێت تەوەکول و پێوترێ ینی عەقیدەمان وایە ئەوەی خۆی پەروەردگار لە چارەی نووسیبێتین ئەوەیە لا ناترێت تا چەند کاتێک کەسێک نەخۆشەکەوێ هەواڵی نەخۆشەکەی هەر جۆرە نەخۆشێک بە پێوترێ تا چەند گرنگە خۆی فاکتەرێکی سەرەکی بێت کە لایەنی دەرونی ئەوەی کە پێوترێ ورەی نەڕوخێت بەڵێ خۆی یەکێک لە لایەنە سەرشیەکان بۆ ئەوەی کە مرۆڤ لە ڕووی دەرونیەوە نەڕوخێەوە پاڵپشتێکی گەورەی بۆ دروست ببێ ئێمە باسی کۆمەڵایەتێکەمان کرد باسی کەسی خۆمان کرد خودی تابێت لە کەسەکان ئەشێکی لە بابەتەکان بابەتە ڕوحی و ئاینیەکانە بەڕاستی زۆر کاریگەری هەیە خەڵک من لە کتێبێکم هەر نووسێ بەرای دەرودروستی لە ئیسلامە باسم بەوە کردووە کە چەندێک تۆ هەست بکەی شتێک کە زۆر لە هەموو شتێک گەورەترە ئاسانش بە من هەستەکەم شتێک لە پشتیوانی منە هیچ کەس دەو مهمتر نییە تۆ زۆر مهمە چیە ماڵن خوا هەموو شتێکە کولفەیەکوونێکی کە طبعاً یعنی زۆر مهمترە لە دکتۆر و لە مام و لە خاڵ و لە قزم و کەس کە من هەست بە پشتیوانی ئەکەم خوام لە پشتە توكلت على الله كردو طبعا زور هاوكاري مكا زور يارمتي ماذا درون مع سودة ربي أشي أم هستا زور قدنقا إما ألين هيوا زور مهم وميدم أبي وميدم بخواها جمن جاري هنيك نخوشية شهر سنة مثلا والله يوم نخوش قصة دريش خانة بقول نخوش من دريش خانة بدس خول عن شيء كنين بس أنا وميدم بخواي جوره هي شفاء طبعا زور استفاد لك شاك شيء نكاتو نخوش كلا سرسوكك بيبوني وميدو هيوا أجا بهوي أينو دروس به أجا بهوي كسيتي خوي دروس به أجا بهوي بزيشكي رأي ما بزيشكي دروس به زور جرينج بويا من كاتك هستكم بشتم بخوا بس طبعا أنا ممكن سيج كشتك طوا بعقيدة ماسي مسلمان كم عقيدة الإسلام نك مسلمان مو دينه قوي هي خواله مش مهم ترى لسر زويش على صانة وقت لو بينجي خالشي ببيداتا كان ديني شان هي عموما بجرينج كحسب بشتواني كي جورا أكم طبعا لو بال بشتي منه وميدك شن بيدا نجينا ودين لشتي شو هاو كاريكا لما مثلا الذكر كانك لما مثلا بابنت بدعاء دعاءك هر دعاء وخوي سكناي بو انسان هنا يعني ارامتك ارامك الدروني طبعا زور هاري او تكاتو لا الله لو كاته حسب ازار ناكيتو شو كمرت مثلا بو خلق بجواتي تبقى يا مجورك لشارسن ما هي بو ازار بيلنت يكشكاندني تركيز يعني كتو أشيب تركيز اللي شوية كتير هلا سأزاني بشتو قاعد وسكسرنا بقى تركيز اللي شوية كتير لقى خوا قصة أكيد أما يسبب جهاز مثلا أوتو فيجوال كسيد يكا كسكو تركيز يورات أو كياري وهندك دي من بينه أزارك كم بيتوانه أما شو ماشته تو كتركيز ده ربويا ما أنا هلم روشو عين جيل لو كبتو بشتك خوا بشتي وانت أما معناه واني إتر من خوا بشتي لا أبالي اللي ما لو إسراحات كنا أبي وكشون أمريكا وشو يزفرمي بش بخوا بستو أبي اسمه مش بقدي تبر سببكش درمانو چارە سەر علاج و نەشتەرگەرانەکە کات لەوە زیاتر ڕێمان پێ نایە بەڵام ئەمە یەک پرسیار بە گرنگ ێزان و وەکوتی وەڵام بێتەوە خۆشت چیت مابوو لەگەڵ یاتێڵکێشەکەی سوپاس دەکەم تا چەند گرنگە ئێمە کاتێک تووشی نەخۆشی ئەبین و بە تایبەت ئەو نەخۆشانی کە لە کۆمەڵگی ئێمە بە نەخۆشی قورس و ترسناک و نەخۆشیە پیسەکە و نەخۆشیە کوشندەکە و ئەمانە ئەبین تا چەند گرنگە ئێمە سەردانی کەسانی پسپۆڕیەک و جەنابتان بکەین کە لە ڕووی دەرونیەوە ڕێنماییمان باتێ چی بکەین بۆی کە دەروونمان نەڕوخێ بەڕاستی خۆی لە ڕاستیە
بۆ هەموو نەخۆشێک پێویستە کە سەردانی پزیشکی پسپۆڕی بوارەکەی خۆی بکە خۆشبەختانە لە کوردستانە زۆربەی پسپۆڕەکانمان بە وردەکانیش زۆربەیمان هەیە نەشمان بێت نزیکی ئەومان هەیە کە سەردانێکی ئەمە خاڵی ئەساسی و گرنگە بەبێ سەردانیکردنی پزیشک نابێت نەخۆش بە هیچ شێوازێک چارەسەر لە لای هیچ کەسێک وەربگرێت جا ئەم کەسە کارمەندێکی پزیشکیە کە کارمەندێکی بەڕێزەکە خوان نەیانەوێت ئێمە ئەچین سەریانە یەشێنین نابێت لای مەسەلەوانێکی خوان بە معالجی کۆمەڵایەتی و نازەوەن تشتی سیر و سەمەرە پیا بکە زیانە بۆ خەڵکی نای پیاوێکی ئاینی ئەمانە نین تۆ نەخۆشی یعنی لای پزیشک سەردانی پزیشکە کاکەم ئەمە خاڵی ئەساسی و گرنگە دوو کە زۆر گرنگە مامۆستاکە دانا یعنی ئێمە زۆر کێشەمانێ لەگەڵیە تکایە واز لەم گوگڵە بێنن زۆر کێشەی بۆ خەڵک دروست کردووە یعنی زۆر جار دەرمانێکە لی ئەدە گوگڵ ناسە مەسەلەن فلان دیکشنەری هەیە قاموسێکە لێە دەرمانەکە وڵی دەرمانە لی بە هەر کەسێ لی بە پاراسۆل ناوەری بیخۆی ئێتو پاراسۆل خۆمان ڕۆژ نییە بەکو نقڵ ئاوا هەڵیەدەینەوەی خۆی نابێت واز لە گوگڵ و لە دیکشنەری و لەوانە هەر هەڵەشە زۆر زۆر لەم نەخۆشخانم ئەوە فلان وەتەڵێن خەڵەت یان هیچ ڕاستی تیان نییە چکە جاری وایە کاریگەریکی سلبی هەیە بۆ دەرمانێک ئەلان لە 100 کەس 1 کەس تووشیە بێ بۆ منە بێت خۆمان دروستیکەم بڵم تووشمە لەبەر ئەو خۆمان لەوانە بە دوور بگرینەوە لەوە گرنگتر بەڕاستی پابەتبوونە بە ڕێنمایە پزیشکەکانەوە من پزیشکێکە لە من نەشتەرگەری بۆ بەڕێز دەکەم فەقەراتە مەسەلەن غودەیە دەرەهێنم قەنەعەتی پێ ناکەم خۆ یەکدانە نێدانێکی تریش هەیە لەم ناترەوە بە سولوبێکی نەرمەچم بۆ لای پزیشکێکی تر بەڕاست پزیشک دکتۆر ناشتم چی وتەڵم ئەمەڵە چی ئەمیش سێرکی هەمان ڕای هەیە کەواتە شتەکە ڕاستەقینەیە بۆیە مەرج نییە مەسەلەن کەسەکە ڕاستەخۆ هەر بڵێن لا ئەو کەسە نام قەنەعەتم نییە جاری وایە ئینسانە قەنەعەتی نییە پاشان نەخۆش زۆر گرنگە بەڕاستی ئەمە گرنگە من هەر کاتی تر ئەگەکرێ بەنام لەسەرمە کرێ نەخۆشە بن مافی خۆی داواکە من دیێت بۆ لای من دەڵم پێ سێ دەرمانە بخۆ بۆ سێ دەرمان دکتۆر جعفەر ئاخر بادانەیە بێ بۆ سیانە بم داوای حەقی خۆی کە نەخۆشە بێ لەگەڵ دکتۆرە قسە بکە بۆ ئەبێ نەشتەرگەری بێ ئەی نەشتەرگەری نەبێت چیتر هەیە مەسەلەن غودەی لێرە هەیە ئەم غودەیە دووسێ ڕێگەی چارەسەری هەیە کامیان باشترینیان مناقەشە بکە لەگەڵ هەر نەڵێوە چی وت يعني يكسب له بس شو بريته دلو شكتو توي راحتك شيء راسته أو يزانه مثلا نقلت لك قفتو جوب كأسلوب إما جاري جاتو دكتور جزانه شو إما بدلخوش من خوشة كهوش يعربه لقال ما نقصبك قفتو جوب لك جاري بيدل هناك ندر ما نخون بلبون هناك والله إما مثلا الباري إما همانا برتوين جلسات درني كده خوشة كده بس نشتغل تو أنا بوي جرينج براسي كأجدنا نخوش لو كاته قفتو جوب كلا قبل تشكا بو أم درمانة بو أم شارع سر بو يتري هالنبي بو بابد ببورين ما يعني أجب قناعتي بزيشكنك جاري إنسانة قناعتناك جاري بيوندك جاري وكاري جديد أنا دكتور أزق ملتزم على خونا أنا بس إن شاء الله إيش كان بركاته يعني شيء تقيت شيء يا بعكسه بروبي جورا بزيشكك مثلا بخلك يخوم أخوي ببارز لوي مثلا براسك شيء كتكلم الجاي أجر كاتك يكورتي نتش أنا نش ندروي مولاد براسي بهندك شهر سنة شهر زور سعدن في زناك خلك خوي مخوبة من سفادنا كم ونشتري يلا من نشتري ناك بزيشكي دروني بانس ندروان خوان توشي زحمتينا كان باور كان أوانك أصلا درزورمان بشيمان بنو كدينا هم ناتواني تشاوديري بكري مش أنا خوش بختانا بلا كمكرمان هي نقص هي ودعاء بلا خوش بختان زور بيت شهر سنة كان ديره هي بديره بيك باش تبوي توشي معك كانوا اللي كوتكاني نبي كأشيت إيش لوانا بزمانك تيدنجا شهر سري ما أنا ما همي هي شهر سري خلط بيا بس شوازك شهر سري بكدوي نتواني أمل أنا بتاني يرمتي من بزيش كان بوي أمانة وكرنا ما يجشتي يقدر سوري شيء هبتو اللي نخوشي لكوتاي دعوالين هيس عيبة جنية إنسان كر سرداني نخوش بابلين بزيشكي بسبوري دروني بكا شكل لكم الجي إما توزك بنوعك باسكري شون من هريك لكو أندا مكاني لشم توشي نخوشية بنأسم بو سپۆڕی تایبەت وەلای پزیشکێکی بەڕێز زۆر ئاسایشە من لە ڕووی دەرونی و تێکەشکێم ئەڕوخێم گرفتی دەرونیم بۆ دروستە بێ سەردانی پزیشکێکی سپۆڕی وەکو بەڕێستەکە بوو کۆمەڵێک ڕێنمایی یالاوانێ کۆمەڵی علاجیشم بیت ئەبێت سوپەرجێگەن بارەکی خۆم بکەم نەچمە ناو مۆزوعەکەوەگەرنا بەڕاستی بواری ئێمە عیبۆلەکەی هەیە پێشنیازتان بۆ وەکەم ئەستانە بە پێشنیازێک هەر ئەم کەناڵی ئێوە دانیش یەک ئەسڵ یەک دەیدە دەی 2000 يعني هەفتەی داهاتوو سێشەمەکەی ڕۆژی جیهانی دەرەندروستیە هەفتەیە دانن ئێوە بن هەم بکات دکتۆر نە پسپۆڕمان کەن خەڵک هۆشیارکاتە لەسەر عیبەی نەخۆشی هیچ عیبە نییە ئێستا پزیشکی سەلماندوویەتی کە توشبوون بە نەخۆشیێکی دەرونی لەگەڵ نەخۆشیێکی جستەیی بۆ کارەکە هاوشێوەن دەستخۆش بێ زۆر بەڕێز دکتۆر جعفەر عومەر پزیشکی سپۆڕی دەرونی سوپاس بووی کە لەم تەورە لەگەڵمان بوویت